دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامە بین لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر بەڕێز سەمیر هەورامی کە بەڕێزیان وتەبێژی بەڕێز قوبات تاڵەبانین لە هەمان کاتیش ئەندامی لیژنەی باڵای دیدارن بە سپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەی هەیە کاک سەمیر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان کاک سەمیر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگری پێنجەمی بەست دوای ئەوە پێش دیدار کۆنفرانسی مەڵبەند و کۆمیتەکان کە ئەوش کۆمەڵێکی زۆر خەڵک بەشداری تێدا کرد دواتر هاتینە سەر ئەوەی کە یەکێتی دووەمین دیداری خۆی ببەستێ هەموو ئەمانە پێمان دەڵێت یەکێتی حیزبێکی چۆنە و دەیەوێت چی بکە سپاس بۆ پرسیارەکەت ڕێزمەیە بۆ بینەران طبعاً خۆتان نەزان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان ئەڵێن و حزبەکانی تریش ئاماژە بۆ دەن کە حزبێکی زیندووە خۆتان نەزانن دیداری یەکەممان بەست بۆ دیاریکردنی سیاسەتە گشتیەکانی یەکێتی و زیاتر لە سیاست یا سیانزە مەلەفمان کرد بە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕ کرایەوە بۆ هەموو کەوادر و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتر لە کۆنگرەی پێنج زیاتر لە 60% چەسپێنرا وەکو بەرنامەی کار و مەنهەجی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قۆناغی داهاتوو بۆ ئیشی لەسەرکە لەم دیدارش کە دیداری دووەمە تۆزێک اختصاسی تر بوو لە دیداری یەکەم وەکووتم ئێمە سیاسەتە گشتیەکانمان نووسیەوە یەکێتی لەگەڵ قۆناغەکانە خۆیە گونجێنێت ینی بینیتان ئێمە لە هەڵبژاردننی پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵکشانێک بەرزبوونەوەی دەنگەکانی بە زیاتر لە 92% زیادی کردووە ئەمە لە دەرەنجامی سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دەرەنجامی قووەت و کارێزمای سەرۆکەکەمان سەرۆک بافڵ تاڵەبانی و هەیکەلی حزبی و پەیڕەوی ناوخۆی حزبەکەمان و سیاسەتەکانی لە بوارە جاجیەکانە کە دیداری یەکێتی دیاری کردووە بۆ ئەم قۆناغش پێویستمان بۆ یەکە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتەکانی بۆ قۆناغی داهاتوو دیاری بکات بۆیە ئێستا دیداری دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستانمان ئەنجامدا لە دیدارەکە ژمارەیەکی زۆر لە کادر بەشداریان تێدا کرد لە کۆنفرانسەکانە کە لە دەڤەرەکانە کردمان لە هەر کۆنفرانسێک زیاتر لە 3-4 هزار کەس بەشداری تێدا کردووە و ئێستش بینیتان نزیکی 6 هزار کەس بەشداری کرد لە دیدارە گەورەکە دیداری دووەم وە لە دوو ڕۆژی ئەمڕۆ و دوێنێ بڵین ئەو کادرانێک کە بەشدار بوون لە دیداری دووەم هەمووی سەرنج و ڕاوبۆچوونی خۆیان لە سێکتەرە جیاجیەکان خستە ڕوو ڕەخنە و تێبینیان هەبوو هەموو خستە ڕوو و لە ڕێی ئەم ڕێنمایی و ئەمە کاکسەفی ئەمە چ پەیامێکە گەیەنێ ئەمە مانای ئەوەیە یەکێتی بە تاگلایەنە خۆی لە ئاستی چینێکی بەرزدا بڕیار نادات لەسەر داڕشنەوەی سیاسەتی یەکێتی بەڵکو دەچێتە خوارەوە بۆ هەموو چین و توێژەکان و دەیەوێ ڕاو سەرنج و ڕاستپاردەکانی ئەوانیش بە هەندوەر بگرێ یەکێک لە ئامانجەکانی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ڕاوسەرنجی و بۆچوونی هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگیرێت لە دەرەنجامی ئەم دیدارەش بۆ زانیاریتان لە داهاتوە هەندێک گۆڕانکاری ئەکرێت پشتبەست بە ڕاو بۆچوون و سەرنجی ئەو کادرانێک کە بەشداریان کردووە لە دیدار پشتبەست بەو راپۆرتانەی کە بە پێشکەش کراون لەسەر ئەو بنەمایە هەم کارکردنی قۆناغی داهاتوو دیاریکرێ و هەم گۆڕانکاریەکیش وەکو پێویستیەک وەکو پێویستی زیاتر هێشتنەوە و زیندوو هێشتنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆچوونی بۆ ناو کادر و بۆ ناو خەڵک ئەمە ئەوەیە کاڵەنێکێتی حیزبێکی سۆشیال دیموکراتە هەر بەڕاستی هەموو بیر و بۆ چوونە جیاوازەکان ئاڕا جیاوازەکان گوێ لێ دەگرێت کاری لەسەر دەکات خۆی حەزەکەم ئەمە ڕوون بێتەوە دیدار مۆدلێکی نوێی حزبایەتیە کە هیچ حزبێک نییە لە کوردستان و عێراق و ناوچەکەش کردبێتی تەنها یەکێتی کۆنگرە ئەکرێت بەڵام دیدار تەنها تایبەتە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەنگە لە داهاتووە حزبەکانی تریش چاو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و حەزی شەکەین بەڕاستی چونکە کادری خوارەوە وا باشترە بتوانێت پەیامی خۆی بگەێنێت بەسەروی خۆی بەڵام ئەمە دوێریەکی باشی دەوێت ئەمە حزبێکی وەکو یەکێتی پێکرێت بەڵێ باشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە سەرکەوتوی ئەنجامدرا و ئێستا بەڕاستی خەڵک لە چاوەڕوانی ئەوەیان بزانن ینی قۆناغی دوای هەڵبژاردن یەکێکی چی دەکات هەموو ئەو بەڵێنانەی کە سەرۆک بافڵە لە کاتی بانگەشە بە دەنگدەرانیدا ئێستا خەڵک لە چاوەڕوانی ئەویان بەڕاستی ئەنجامەکانی ببینن یەکێتی چۆن خۆی ئامادە کردووە بۆ پێکهێنانی حکوومەت و دەیەوێت چی بکات دەست خۆش هەرچەند ئەمە ڕەفتی نییە بە دیدارەوە بەڵام هەر بۆ زانیاریتان پاش هەڵبژاردنەکان و پاش ئەلانکردنی نەتیجەکان گفتوگۆکان لەگەڵ لایەنەکان دەستی پێکرد خۆتان نەزانیەکەتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری کرد و چوە لای زۆربەی لایەنەکان تقریبا و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو حزبی براوەی یەکەم لە هەرێمی کوردستان زیاتر لە 7-8 کۆبوونەوەی ئەنجامدا
هەدەفی سەرەکی ئێمە پێش ئەوەی کابینە پێک بهێنرێ ویستمان سیاسەتێکی گشتی گشتگیر دیاری بکەین کە حکومڕانی لە قۆناغیدا هاتوو پشتبەست بەم سیاسەتە حکومڕانی خۆی بکات و ئێستا ئەو سیاسەتە یاخود ئەو وەرەقە بڵین ڕەشنووسەی کە بۆ سیاسەتی حکومڕانی داهاتوو داڕێژراوە پەسەند کرا لەلایەن تیمی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمە بوو بە بەشێکی دانەبڕاوی پەیڕە و بەرنامەی کاری حکوومەتی داهاتوو کە کابینەی دایمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە جێگیر کرا. دوای ئەوە کۆبوونەوەی پۆستەکان دەسی پێکرد تا ئێستا هیچ پۆستێک دابەش نەکراوە ڕەنگە لێرە و لەوێ گوێبیستەبییت هەندێک باسی فلان کەسەکە لە فلان پۆستە فلان پۆست درابەیەکێتی فلان پۆست نەدرابێتی هیچی فەرمینین. ئێمە ئەخیر کۆبوونەوەمان پێش چەند ڕۆژێک ئەنجامداوە لەم هەفتەیە بێتەوە کۆبوونەوەیەکی ترەکرێت لەسەر پۆستەکان ڕەنگە لەم کۆبوونەیە بتوانین پیتەکان خاڵبەندی بکەین هەندێک لە پۆستەکان یەکلا بکرێنەوە جارێ نازانم گفتوگاکان بە چه ئاڕاستەیەکە ڕۆن دید و ڕوئیای ئێمە ئەوەیە کە بتوانین بە زووترین کات حکوومەتێک دروست بکەین کە لە چاوەڕوانی خەڵکدا بێت و ئەو بەڵێن و پەیامانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن داومانە لە کەناڵەکەی ئێوەی بەڕێزەوە ڕایگەێنم دڵنیا بن هیچ پەشیمان بوونەوەیەکمان نەبووە لە یەک پیتی لەو بەڵێنانەی کە داومانە هەموو ئەو تێبینیانەی کە هەمان بووە لە کاتی بانگەشە بە تایبەتی بەڕێز سەرۆک و یەکێتی سەرۆک بافڵ ئاماژەی پێدان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەمووی پابند بوون پێوەی و هەر هەمووشیان لە ناو ئەم سیاسەتەی کە وتم نووسراوەتەوە وەرەقە هاوبەشەکەی لە نێوان یەکێتی و پارتی نووسراوەتەوە هەموو ئەمانە جێگیر کراون ڕەنگە ئەمە سیاسەت ئەکرێ ڕەنگە بەشێکی بە جۆرێک 100% بەویستی خۆمان نەبوو بەڵام دەستبەرداری هیچ لەو بنەمانە یاخود ئەو وعدانە نەبووین و هەر هەمووی جێبەجێکەین لە کابینەی داهاتوو دڵنیا بن. ئەوەندەی کە لەناو خەڵکدان ئەوەندەی کە گوێبیستی ئەو قسانە دەبن کە بۆتانێتەوە و خەڵک چی دەڵێ و ئەوەشی کە دوو ڕۆژە لەناو دیدارە و ژمارەیەکی زۆر خەڵک لێرەیە خەڵک چی دەوێت لە یەکێتی؟ خەڵک چاوەڕوانی زۆرە لە یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی دیقەت بدە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنێکە دوو جغرافیای جیاواز هەیە لە نێوان بڵین هەولێر و دووهۆک و سلێمانی و هەڵەبجە و ئەم دەڤەرە بڵین ئەم جغرافیای کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگە زۆرەکەی هەیە بڵین تایە خەڵک چاوەڕوانێکی زۆری لێ هەیە لە یەکێتی یعنی ئەبینی ڕەخنە لێرە زیاترە نەک لەو دەڤەرەی تر ئەمە چیمان پێڵە ئەمە پێمانەڵێ خەڵک چاوەڕێەوە یەکێتی زیاتر ئیش بکات چاوەڕێ تەوەقعەوە کات کە یەکێتی ئەتوانێ فلان شت بکە بۆیە ئێمە خۆمان داناوە لە کابینەی داهاتوو ئەو چاوەڕوانەی خەڵک لە ئێمە بتوانین وەکو خۆی جێبەجێ بکەین. یەکێتی ئامادەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر ئامادەین و ئێمە لە مانگی یەکەوە ئامادەکاریەکانمان دەست پێ کردووە هەموو شتێکمان تاوا کردووە هەرەوە نەمانی تۆکەینە سەر ڕێچکەی کارکردن یەکێتی حزبێکە ئیمانی بە هەڵبژاردنە و هەموو کات لە پێش هەموو حزبەکانەوە دەرەنجامی هەڵبژاردنەکان هەرچیەک بوو بێ پەسەندی کردەوە قبولی کردەوە من هەموو جارێ نمونەیەوە هێنمەوە لە یەکێک لە هەڵبژاردنەکان یەکێتی بە ژمارەی کورسی بوو بە حزبی سێم یەکەم حزب بوو کە بەیاننامەی دەرکرد کە بڵین دەرەنجامی هەڵبژاردنەکانی پەسەند کرد بەڵام یەکێتی هەستایەوە یەکێتی دیسانەوە شوێن و پێگەی خۆی گرتەوە یەکێتی هێزە پاوەرە لەم دەڤەرە لە هەرێمی کوردستان لە ناوچەکە لە عێراق ئەمە چەند ساڵە لە دوای 2023ەوە ڕەمزی عێراق سەرۆکاتی کۆمارە سەرۆکاتی کۆمار بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە ئەمە کەم نییە بەڕاستی باشە بەڵام هەمیشە دەوترێ لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما دەبێت خۆت نوێ بکەیتەوە یەکێتیش هەمیشە لەسەر ئەو بابەتە ئیشی کردووە کە بەردەوام باسی لە نوێبوونەوە کردووە لە دوای دیدار و بۆ قۆناغی تەشکیلاتی حکوومەت ئەوەی کە بەڕێستان باستان کرد و بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم نوێبوونەوەی یەکێتی چۆنێکە دەیەوێت چی بکە نوێبوونەوە لە چەند بڵین ئاراستەیەکەوە ئەنجامیە دەین لە چەند بابێکەوە یعنی ئەمە لە حکوومەتی هەرێم خۆتەزانی پێکهێنرێ ئەکید گۆڕانکاری ئەکرێت ئامادەکاریمان کردووە بۆ قۆناغی هەڵبژاردننی عێراق ئەکید لەوێژ ئەکرێت لە ناو حزبی شاجەنابی سەرۆک دوێنێ ئاماژەی پێدا کە یەکێتی مۆزوعی نوێبوونەوە گۆڕانکاری شتێکە بە بەردەوام منهەجی کارێتی بۆیە لە دوای دیدار پشتبەز وەکت بە راپۆرتەکانی دیدار گۆڕانکاریەکرێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ گەنجان ژنان سەرجەم چین و توێژەکان هەمووی لە چاوەڕوانی ئەو گۆڕانکاریانیان بەڕاستی یعنی هەموو لیژنانش کە پێکێنرا کە سوکاری شەهیدان قوربانیانی ئەنفال ئەمانە هەمووی چاوەڕێی ئەوەن بزانن یەکێتی چیان بۆ دەکات و بە تایبەت ئێمە پێش بەڕێزی شت کە لەگەڵ میوانێکتر قسەم کرد زۆر باسی گەنجانمان کرد باسی کاکوباتمان کرد کە بەڕاستی پشگیری گەنجانەکە پشگیری داهێنانەکە ینی گەنجێک داهێنانێکی هەیە فەرموو گلەی مەکە وەرە داهێنانەکە چی ئێمە هاوکارت ئەبین یعنی ئەمانە تا چەند خیتابی تازان تا چەند هەنگاوی تازان
لە یەکێتیەوە بۆ جەماوەرەکەیان بووی بتوانن بەیەکەوە هەمووان هاوکار بن لە دروستکردنەوەی یەکێتیەکی زۆر بەهێزتر لە جاران کێکێتی خۆی هەر بەهێزە بەڵام بەهێزتر. جەنابەت ئاماژەت بە کاقوباتدا بەڕاستی هەرچی نوێگەری بێت لە ناو کابینەی پێشووم کابینەیە بەشی هەرە زۆری بەڕێز کاقوبات کردوێتی لە مۆزوعی گەنجان و ژنانە وتان نەزانن ئێستا لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گەورەمان هەیە بۆ گەنجان بەشێکمان هەبووە بۆ ژنان هەموو ئەوانەی کە تەقدیم یەکەن بیر و بۆچوونی ئەو گەنجانە کە بەڕاستی گەنجی چالاکن گەنجی بەتوانان گەنجی خاوەن بیرۆکەن ئەکرێنە راپۆرت و تەقدیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و گوێشیان لێ ئەگیرە بەڕاستی لە ناو حکوومەتە ماوەیەک لەمەوە پێش ئێمە چەند کۆنفرانسێکمان کرد شوێنێکمان هەیە دەهەب ئەمەمان دروست کردو بۆی ئەو گەنجەی کە بیر و بۆچ یاخود ئایدایەکی هەیە فکرەیەکی هەیە لەسەر بابەتێک بەڵام نەیتوانیوە تا ئێستا ئەم فکرەیە سەر پێ بخە ئێمە کەشێکمان بۆ لەبار کردووە لە ناو دەهەب ئەتوانێت لەوێ شوێنێکی بۆ دیاری بکەین وەکو مینی کۆمپانیایەکی بچووک ئەتوانێت لێوێ فکرەکەی خۆی تەتەور پێ بکات بە هاوکاری ئێمە جەوەکەی بۆ ئەڕەخسێنین کەشەکەی بۆ لەبارەکەین وە ترێنینیشی پێ ئەەکەین بۆ ئەوەی بیرۆکەکەی خۆی پێشخامە بەستم چییە کە ئەم نمونەیەم هێنایەوە کە ئێمە هەموو کات پاڵپشتی گەنجانین هەم لە حکوومەت وەکو تیمی وەزاری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم لە حزبیش لە داهاتوو گەنجانیەوە کە هەلی کارە بەڕاستی خۆی بۆ خۆی هەلی کار نییە لە داهاتوو یەکێک لە گۆڕانکاریەکان پرسی گەنجانە گۆڕانکارێکی زۆر گەورە و باشی بەسەرادێت بە ئومێدەوە ئەڕوانشاءالله یەکێتی دوای دیدار ئینشاءالله دەستان خۆش بێت زۆر سپاس سەمیر هەورامی وتەبێژی بەڕێز قوبات تاڵبانی سپاس کە لەگەڵمان ئامادەیت هەبوو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون.